ئێمە لە قوتابخانەکانمان سیستەمی کابینێت پەیڕەو دەکەین. توێژینەوەکان دەریان خستووە. پەیڕەوکردنی ئەم سیستەمە یاریدەدەرێکی زۆر باش دەبێت بۆ قوتابیەکان تاوەکو شەوق و زەوقیان و حەز و ئارەزویان بۆ خوێندنیان لە وانەکان زیاتر بکات. مامۆستا و قوتابی بەپێی زەوق و سەلیقەی خۆی پۆلەکان ئەڕازێنێتەوە و پۆلەکان بەسەر جەمبابەتی زانستی تایبەت بە ئەو بابەتەی خۆی ڕازانەوە بۆ پۆلەکانی دەکات. ئەمە شوا دەکات کە قوتابی زیاتر حەزی بچێتە سەر ئەو بابەتەی کە لی دەخوێنن. یەکێکی تر لە سوودەکانی لە ڕووی سایکۆلۆژیەوە قوتابی هەمیشە هەست بە ئارامی ئەکات و لە دووبارە بوونەوەی چوار دیوار و یەک تەختە دەپارێزێت. ئەمە شوا دەکات کاتێک کە قوتابی ئەو وانەیە دەخوێنێت لە ئەو ڕۆژەدا هەموو ئەو بابەتانەی کە پەیوەست بە بابەتەکەی خۆیەتی لە غورفەکەی خۆیدا هەبێت. ئێمە کێبرکێ لە نێوان پۆلەکاندا ڕێک دەخەین تاوەکو قوتابی و مامۆستا هەمیشە تازەگەری لە پۆلەکاندا بکات تاوەکو کە لە هەموو کۆرسەکاندا شتی نوێ لە ناو پۆلەکاندا دابنێن تاوەکو قوتابی زیاتر حەزی بچێتە سەر بابەتەکەەوە. کاتێک کە قوتابی دێتە پۆلەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە حازر دەبێت بۆ ئەو وانەیە کە دەخوێنێت. واتە کاتێک کە ئەبینێت لە پۆلێکدا سەرجەم بابەتەکانی ئەو وانەیە تێدایە لە ڕووی زیهنیەوە حازرکاری ئەکات بۆ ئەوەی کە ئەو دەرزە بەباشی وەربگرێت. بۆ هەر قوتابیەک دۆڵابێکی تایبەت بە خۆیمان داناوە سەرجەم پێداویستەکانی ئەکاتە ناو دۆڵابەکەوە تەنها ئەو بابەتەی ئەو ڕۆژەکە خوێندویانە کتێب و دەفتەری ئەو بابەتە لەگەڵ خۆیان ئەبات و ئەمەشەی پارێزە لە هەڵگرتنی جانتای قورس و بێزارکە.